جارێکی تر سڵاو کاک شوێن پێش ناوبڕەکە ویستم لێت بپرسم ئایا کەرکووک تۆ زۆر باس کەرکووکەکەن و تا ئێستا چتان کردۆ بۆ کەرکووک لەم ماوەی دواییدا لیژنەیەکی تر دروست بوو بۆ مادەی 140 ئەم لیژنەیە کارەکانی ئەوەی کەرکووک گرانتر ناکات جاران لیژنەیەک بوون لە چەند کەسێکی کەم بوون ئیشەکان تەواو نەبوو ئێستا لیژنەیەک بەو بەرفراوانیە و پارێزگاکانی تریشەگرێتەوە چۆن کێشەکان چارەسەر وڵا سروەخان ئەگەر پێت بڵێن بۆ کەرەوە چ نەکراوە کراوە بەڵام چی کراوە ئەوە دەکەوێنە ژێر پرسیارێکی گەورەوە ڕەنگە بەقەت خواستەکانی خەڵکی کەرکووک نەبێتن بوونی لەژنە بە دوای لەژنەدا ڕەنگە لە ئیسیفتا و ئەوانە ئەگەم باس لە خەدەمی ناکەم چی کراوە من باسی بۆزمۆزی خەدەمینی ڕەنگە هەر ڕوانینی ئێمە بۆ کەرکووک ڕەنگە خەدەمی پەیوەستبی بە هاوڵاتیانی کەرکووک بە کوردەکانی کەرکووک و بەدانیشتوانی کەرکووک گەر جوانتر بنێم ئەوە حەقێکی مافەکی سەرەتای خوانە بەڵام ئەمە لە ڕوانگە سیاسی و کەسەری دەکەین ئەو لژنەی هەیە کە لژنەی مادەی 140 بەڵێ لژنەیەک بوو چێشمی لەسەر بوو ئایا ماوە مردووە دوایی بە ماوەی ماوە لەژێر ئەوەی کە ئەو لژنەیە کارەکانی بە شێوەیەکی زۆر حەلەزۆنی چی سەڵ ئاسا بەڕێوە دەڕۆی بۆیە لە پەرلەمانی عراقدا لژنەیەکی بۆ دانرا بۆی چاودێری ئەو لژنە بکە بۆی بگەڕێ بە شوێن ئالەتێک ئەو لژنە ئەو لژنە مادی 140ەکە بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێودا بڕۆ بەڵام دیسان ئێمە لژنەیەکمان پێویست بوو بە 5-6 کەس لەبەر ئەوەی هەندێک شارۆچکەی باشووری عراقیشتە هەنجەگەر لە کوردستاندا ئیتر وای لێهات بوو بە قیتار بوو بە 25 تا 30 کەس دەبێت لە ئەندامدا بوونی سی لە ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عراق بۆ چاودێریکردنی لژنەی 140 ئەوە خۆی بخۆیدا ینی ڕۆتینێکی مملدا مناڵین ئێمە لێک کێشەمە لێرەدا هەیە تا ئێستا بە دوای ئالەتێکمان دەست دەکەوتەوە بتوانین چۆنێتی زێبەزیکردنی مادی 140 بە شێوێکی خێرا بەڕێوەدا بڕواتن لەو لە حەزەیەدا ئێمە کوڕ دەتوانین هێندێک کار بکەین بەڵێ وەکو باسم کە ڕۆژی سیاسی عراق ڕەنگە لەبار نەبێ حکوومەتی عراقی بە هێندێک تەنگێژی ئاوە خەریکە ڕەنگە نەپڕژێتە ئەو کارە بەڵام بۆ ئێمەمانان ساناترا دەست پێشکەری لەسەر ئەو ئیشە بکەین ئیشکردنەکە من بەش بە حاڵی خۆم درێم لێ نایەمە دەر سەرجەم قەوارە سیاسیەکانی کوردی بە دەرەزەیەک ئیتر دۆستانی کورد بە دەرەزە دوو تحملیتی مەسئولیەتی سەبر ڕاپەڕاندنی یاوەخۆ ئاوە هێشتنەوەی مادەی 140 دەکەین قسوور هەیە قسوورێکی زۆر بەرچاو هەیە فایلەکان لە بەردەستداهان مادەکان لە بەردەستداهان قسوورێک هەیە ئەو قسوورە من ڕەنگە من و کاک محەممەد بڵێن ئەمە ئەندام پەرلەمانی نوێین بەڵام ئێمەش تحملی مەسئولیەتی برادرانی بەر لە خۆمان و یان هەر کەسێک کە لەژنەیەک لەو بابەتەدا بێ بەڵام محاولێکی جددی هەیە نیەتێک هەیە لەو ماوەیەدا هەوڵتن کەیسی نەک هەر کەرکووک بە حقیقەت هەندە ناوچەی دابراوی تریشمان هەن لە منتیقەی لای دیالەیە لە منتیقەی لای مووسڵا گەرم و گۆڕێک بە ئیشانەوە دیارەوە چاوی ئەوەشمان لەوەیە برادرانی ئێمە لە پەرلەماندا بە زدی وازان 4 تا 5 کوردی تێدا هەیە زۆر بە زدی متابعی ئەو کارە بکەن. دکتۆر محەممەد زۆر جار لێرە باس لەوە دەکرێت یاخود ترسێک هەیە لەوەی کە کەرکووکیش وەک فەڵەستینی لێبێت کە هەموو جارێکە شتێکە بێ کورد پێی رازی نابێت دوای خۆزگا خوازێکە پێشتر پێ رازی بووە ینی تەوقعەکەی کە مەسلەی کەرکووک وا بە ئاسانی چارەسەر بکرێ و ئیسیفتا بکرێ و کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کورد خۆی مەسلەی کەرکووک مەسلێکی بەڕاستی ئالۆزە ئالۆزیەکەشی بە قەناعەتی من ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەو هەڵەیەی سەرکردایەتی کورتەی کەوت پاش ڕۆمانی سەدام حوسێن دەبایە لە یەکەم خەتوایی کورد ئەوە باە کە ئیسراری لەسەرەوە باە ئێمە دروستکردنەوەی عراق بەشداری تیاناکەین بە یەک مەرز نەبێ نەمانی ئاسەواری تەعریب گەڕانەوەی ئەو ناوچە دابڕاوانە ئەوە دەبایە شەرتی ئەساسی گەلی کورد باە بەڕاستی ئەوە هەڵەیەکی گەورە بوو کە سەرکردایەتی کورد کردیەتی کنە بەڵام ئێستاش کە ظروفی عراق لەو شلەژانەیە هەیە کورد دەبێ ئیسرارێکی هەبێ ئیرادەی هەبێ نەک مجاملەی ئەوە بکەیت کە دەسەڵاتی ئیتیحادیە دەسەڵاتی سنتەر بە قوتکەوە ئەو دەم داوای مافەکانی خۆتکەیت تو دەبێت لە کەینێکە نقطەی زۆف هەیە لە ڕاستی لە سنتەرە ئەو دەم زیاتر ئیسرارت هەبێ ئەو ئیرادەیە بەڵام نەبوونی ئەو ئیرادەیە بۆ من بە قەناعەتی من ئەوە ئەگەڕێتەوە سەر ئەو مەسلەیەی کە کت لە سیاسیەکان
زیاتر خەریکی مەساڵحی تایبەتی خۆیان لەوەی مەسەلە ئەساسیەکان و بنەڕەتیەکان بە قەناعەتی من ببوورن ئەوان کە مەسەلێکی دیعایەکی حیزبی نیە من قەناعەتێکی تایبەتی خۆمە من بە قەناعەتی من ئەگەر هەرچی یەکێتی مام جەلالە زیاتر دەیانەوێت کەسبی دعمی عرب بکەن زیاتر خۆیان بەلای عەرەبەکانەوە عەتفی عەرەب ڕاکێشن وەکو ئەوەی کە قاسم مشتەرەکە و ڕئیسی هەموو عێراقا ئەوەی ئەی کاتە ئەوە یەک لە مەسەلەکانە من بە قەناعەتی من ئەگەر ئیسرار نییە لەلایەن سەرکردایەتی پارتیشەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە احتیمالە لە کوردستانێکی گەورە ببنە هێزێکی بچووکتر یا بەواتەیەکی دیکە لەبەرەوەی نفوزی نییە لە کەرکووک و لە منتیقەی خانەقینەوە نفوزێکی کەمتری هەیە احتیمال ئەو منتیقانە بگەڕێتەوە سەر کوردستان پارتی جەماهور و دەنگدەری کەمتر بێتەوە بۆیە جددی نیە و مکوڕ نییە لەسەر ئەوە لەسەر چەسپاندنی مادەی 140 ئێمە دەبێت بە تەجەڕۆد لە مەساڵحی حیزبی سەیری ئەو مەسەلانە بکەین دەبێت ئێمە وەکو مەسەلێکی نەتەوایەتی ئێمە ئەگەر کردمانە مەسەلێکی نەتەوایەتی ئەو عەلاقەی نییە بە چەند من مەکسم بەدەست دێ یان نا لا بەهەر لایەکی بێ ئەوەیە کەین ئێمە ئەگەینا و قەناعەتە بینە نەتەوە یعنی مەفهومی نەتەوە لە ناو حیزبی ئێمەیان لە ناو سەرکرداتی ئێمە مەفهومێکی زۆر تەسکە دروستکردنی نەتەوە زمانی بەسمارگ نییە ئیمڕۆکە بتوانی بەهێز خۆت بسەپێنی بەسەر نەتەوەیەکە ئەتوانی بە قەناعەتی پێ بکەیت تو سەرکرداتی نەتەوەیەکەکەی ئەو قەناعەتش بەوە دێت کە تۆ مەسلحەتی خەڵک بە خۆتۆ ببەستیەوە نەک هەموو خەڵک ببێتە برین یاری دەرێک تو بەو بەدەستێنانی دکتۆر کاک بەختیار یعنی یەک دەنگ نەبوونی کورد لە بەغدا چ کاریگەریی کێبێ لەسەر ئەم مەسەلە سیاسیانی کورد ینی مە زۆر جار خلافاتە بینون و دوایەمی نیشیان لەسەر ئەو خلافەی نێوان هەردوو لایەن لەسەر مەسەلەی هێزە ناوخۆکان ئەبێگومان بێ ئەوە مناڵێکی کورد بدوێنێ دەزانێت هەموو جۆرە ڕێیەکی جیاواز ئەگە بگاتە خات هێڵێکی سوور لە نێوانیانە خەڵکی تر دەتوانێت تەراتێنی تێکا و گەمەکە خۆش کات یانی ئەگەر ئەمە بەردەوام بێت لە بینی ئیتلافە کوردستانەکان و گۆڕان بۆی هەیە جارێکتر سەدرەکان یا سونەکان یا شیعەکان بە جۆر لە جۆرەکان خوتوکەی گەمەکە بدەن زیایکەن ئەمە ئەوەندەی پەیوەندی بە خۆیانەوە هەیە پەیوەندی بە عەرەبەکانەوە نییە تەراتێنی تیاداکەن بۆیە من برای بەڕێزم کاک محەممەد باسی مەسەم کۆی گشتی سەرکردایەتی پارتی کرد بۆ ئەوان من بەشێکی لەوانەیە ئەوە بە کەمتر ببینم ئەوەندەی دەبینم لە پشتەوە کۆمەڵک سازشی زۆر گەورەکراوە بۆیە مادەی 140 زیاتر لە 7 ساڵی تێپەڕاندووە کۆمەڵە سازشی زۆر گەورەتر هەیە بەرامبەر بە ئەوە یعنی زۆر جا سازش کراوە لەسەروی کەوا جەنابی مام جەلال بە سەرۆکۆمار بێنێتەوە ئایا بەرامبەر بەوە ئێمە چیمان بۆ شیعە کردو چیمان بۆ سونە کردو ئەمە جۆرێکە لە سازشەکان ئێمە لەبەرەوەی کە شازێباری وەزیری دەرەوە بێت دەبێت گەورەترین سازشکەین ئێمە لەسەر ئاستی نەتەوەی کردومانە خۆپارتی لەسەر ئاستی حیزبی نەیکردو کاکە ئەو نوێنەری خۆی بە نوێنەری خەڵکی کوردستان داناوە بەڵام ئەو هەموو شتێکە تعقیبێک لەسەر برای بەڕێزم کاکە شوان ڕاستە فەرمێت 100% لەگەڵ ڕەبۆچوونەکە لەو فەتەی بۆ ئەندامی پەرلەمان ئەو بەڕێزانی کەسای نەدیوە بەڵام ڕۆژانە ئێمە ئاگاداری وەک چاودێری سیاسی دکتۆر فؤاد معسووم تەلەفۆنی لەگەڵ تاڵەبانی لەگەڵ بارزانی هەیە و هەموو جەنەزەرەکانی ئان وەردەگرێت من خۆم چەند جا گوێم لە بەڕێز فؤاد معسووم بۆ تێتی بۆ ئەم مەوزوعە پەیوەندیم بە جەنابی بارزانیەوە کرد پەیوەندی مام جەلالەوە کردو کەوا بێ یاریەکە وەک بەڕێزیان فەرمووی ناڵم ڕۆبۆت نەوچە ڕۆبۆتێک لە گەمەکە هەیە دەبێت ئەم حەقەتە بزانین ئێمە ئەوە یاریەکەی فؤاد معسووم لە بەغادەی کات ئەمانی تر جۆرێک لە جۆرەکان دەستبەستکردنەوەیە و ڕایشان هەیە و لیژانیشان و قسەی باشیشان کردو من نامێ دەوری برادران بەعام هەموو کورد لەوێ دەوریان هەبووە بەڵام دەورەکان ئەوەنە زەعیف و لاوازە کە دەگاتە قیادە ئەپوکێتەوە زۆر بەداخەوە ئەمە هەنگاوێکە بەسیترین نمونە باسی کەرکووکمان کرد با باسی وەزیری دەرەوەکەین ئێمە گەورەترین شت بۆ ئەقلیمی کوردستان کردنەوەی مەکاتبی هەرێمەکانن لە هەموو باڵۆزخانەکانە زیاتر لە 70 دەوڵەت ئێستا بەپێی ئەوەی کە من متابعام کردبێ باڵۆزی عێراق ببوورە من عقیبێک لەسەر ئەوە لەبەرەوەی من لەگەڵ کاکۆشیار قسەم کرد لەسەر مەسەلەیە هەموو پارێزگاکانەمە هەڵەیەکی دەستوریە کراوە لە دەستوری عێراقا ئەڵێ هەرێمەکان و پارێزگاکان بۆیان هەیە کە مەکاتبیان هەبێت کە هەرێمی کوردستان کردی نەجەفیش و کەربەلاش بۆی هەیە پێدوانیە ئەمە یەکێک بێ لە سەبەبەکان ڕێگریەکان کە هیچ ڕێگر نییە تۆ خەدر بۆ لە نەجەفیشەکەی تۆ لە دەستورەکە چەسپانوتە تۆ لە دەستورە لە مادەی 121 چەسپاندوتە کە حەقی مەکاتبی ئەقالیم و محافظاتە ملحەقێکی هەن هەبێت لەوێ ملحقێکی اقتصادیشان هەبێت و دەتوانین لە پاڵەوە ئاوادانیش هەبێت ڕۆشنبیریش دەبێت تو ئەمەت نەکردووە ئێمە کورد لە پۆستی وەزیری خارجی جگەلەوەی کەسایەتێکمان ڕازی کردووە حیزبێکمان ڕازی کردووە ئێمە کورد هەموو زەرمان لێ کردووە ئێمە زۆر بەداخەوە ئەوانشی کەدامان ناون لەسەر استحقاقی حیزبی دانراوە نەتوانەوە کەسانی کەفو باڵێزمان هەیە کوردە کاکە باڵێزمان چیان کردووە
باڵۆزی ئێمە کووردە لە سین چی کردو باڵۆزی ئێمە کووردە لە لوبنان چی کردووە باڵۆزی ئێمە کووردە لە ئیسپانیا چی کردووە دەبێ ئێمە حقەت سەراحەتە بزانین هەمووی خزم و کەسوکارەکانی خۆیانیان داناوە و ئێمە کورد لەوا زەرمان کردووە خاڵێکی تر بۆیە ئێمە سەریع بین لەوە من قسە لەسەر ئەدای پەرلەمانەکەم ئەدایەکی جدیان هەیە داوامەکەن وجودیشان هەیە و تەسریحاتیشان دەبینم پێشم خۆشە بەڵام چی کراوە ئێمە پرۆژەی نەوت و غازە لە دواوین ئێمە من لە بیرمە لە کابینەی پێنجەمی بەڕێز نێچیروان بارزانانی تا 3 جار خودی بەڕێز بارزانی و نێچیروان بارزانی سەردانی بەغایان کردووە دانیشتون تەنها کێشەکان چارەسەکان هەموو جارە بە لە دوانێکی هامشی کۆتایی پیاتۆ مالکیشیان دیوە خەڵکی تریشیان دیوە بەڵام هیچ نەکراوە چیان کردو کەوا بێ کورد زۆر شتی بە سازی لە دەزاوە یعنی من ئێستا دەمە یەک لە حەزە بم خوا نەخواستە ئەگەر بێت و پارەی پۆلیس و ئاسایش کە ئیسایانوێ وەکو بەغای لێکن ئەگەر بەغابیدا من ترسم هەیە سەرکرداتی سیاسی کورد سازشکار لەسەر ئەو بڕەپارەیە شتێکی تر بەرامبەر ئێوە بدۆڕێنێ بۆیە تەمەناکەم ئەو پارە لە بەغاوە نێت جوابی بەرەوە بۆ مەسەلەی هێزەکانی هەندە شتێنە من لە قسەی کاک محەممەد و دەست پێ دەکەم دوای دێمە کە قسەی کاک بەختیار سکو بەحەقەتەوە هەڵوەستەی دەوێتن ڕەنگە من بەرامبەر مەسئولیەتێک بێن بەرامبەر بە خەڵک ئێمە مادیبوون و تێکۆشانی چ حزبەکەی خۆمان سەوەکو خۆمان لە سەحەدا ئەوەندە بچووک نابینین بۆی قواری شتەکان بچووک بینین ئەوەی کاک محەممەد کە دەست پێکرد بە حقیقەت لەگەڕێز و تەقدیرم بۆ برای گەورەم کاک محەممەد کانی یەکەمدار بە قسەی هەڵسوڕاوی کادیرێکی محلی دەچوو بۆعدی سیاسی تێدا نەبوو لەسەر بابەتی کەرکووک عمقی کەرکووک نەپارتی لە نفوزە ترسی و نێچێتیش ئەوەندە بچووکە بزانی ئەوە بکە ڕەنگە وەزئی ئەگەر هیچ نەبێتن ناینە سەر هەندە قیاساتی ڕقمی لەسەر ئەو مۆزوعانە باسکەین بەس بۆعدی کەرکووک وا سیر ناکری من بابەتەکان وا لێکران تۆ نازانی لە چێوە دەستی تێبگری ینی مۆزوعەکان هاتنە سەر محلیاتی وا بچووک ئەی ناکرێتەوە لە بعدێکی سیاسی و تۆ سەیری ئەو بابەتە بکەی سەیری معادلە گەورەکان بکەین سەیری تەسیراتی وڵاتانی دراوسێ بکەینی وەزئی کورد لەنا ئەو معادلە سیاسیە لە چێندەرا حەزم و قیادی کورد چەندە نەک هێزی ئێمە توانای ئێمە لە منتیقەکە چەندە خۆشەرت نییە بهێت بە دەنجێکی بەرز تۆ بەرزکەی بەس توانای کورد اقتصادیان سیاسیان لەنا عفەن باس بۆ تاویکەم من قەتعم نەکردی هێ توانای ئێمە لە وڵاتەکەمان چەندە لێرەوەدا تۆ دەتوانی ئینجا سەیری معادلەکان بکەین ئەم بەوی کاک بەختیار باز دەکاتن بە حقیقەت قیادی سیاسی کورد لەسەر ئەو بابەتەیە گوناحێکی گەورەیە ئێمە بەرامبەر بە خەڵکی وڵاتی خۆمان بکەین کە قیادی کورسازش لەسەرەوە دەکا جارێت تۆ پێم بڵی وەزیفەی سەفیر لە وڵاتەکانە دەبی تۆ بزانی چییە ئەو بزانێت چی بۆ کورد کردووە تۆ دەڵێ من لەگەڵتم بەرە تو ئیشارەم پێدا هەندێک مەکتەبان کە حەقی هەرێمی کوردستانە کە دابنی من تا ئێستا کە دوو وەزارەتی زۆر گەورە لەگەڵ تا گەورەترین مشکلە هەیە لە مابینی قوارە سیاسیەکان کە ئیستحقاقاتی انتخابیانەیە نەبووەکو دوکتە گەورەکان سەریان دەکرێتن سازشکردن لەسەر هێندێک بابەتدا من پێم وانە سازشکردنی بەرەم هاوچشە سیاسیەکانی عراق بەو ئەقارەدا گوزەر دەکەن بەڕێز ئێمە لە مابینی دوو پانتیاداین یان ئەوە تێ بەرە وڵاتێک دەڕۆن ئەو وڵاتێک کە دیموکراتیکی ناودنێ یان لە بەرە وڵات بەرەو شوێنێک عراق پەلچێش دەکرێتن ڕەنگە ئازادیەکانی تاک لە وڵاتی ئێمە سەر لەبەری نەخڕۆ بکرێتن ئەگەر هاوچە سیاسەکانی عراق بەوە قارەدا بڕواتن ئێستا عراق لەسەر و بەندی ساغبوونەوەی مەبادی وڵاتەکەدایە بۆیە بچیتە سەر مەسەلەی ئاسایش و هێزەکانی هێزەکانی خۆ بەڵێ منەوە بێسو ئەو تەشکیلکردن ئەو خلافی لە مابین ئێمە ڕوونکردنەوەیکی بەسیتە زۆرەوەی ئەو تەشکیلکردنیە ئەو تەشکیلکە گوناح هەموو زیادێک بەسەر خەڵک دەکرێتن بەڕێز ئەو مادەیە ئەو بابەتە ئەو پرۆژەیە 90 مادەی تێدایە یەک مادەیان پارەیە لە ڕووی شکلیەوە بۆی برادران باش دەی حاڵی من لە ڕووی شکلیەوە وەزارەتی ناوخۆی کوردستان لەگە وەزارەتی ناوخۆی بەغاز وایەزا بەڵام کە بابەت دێتە سەر مادە بابەتی پارە مادە مالیە دەچێتە سەر وەزارەتی مالیە لە مەوازی ئیتحادیە دەچێتە سەر وێندەر ئێمە میزانی عراقمان تەصدیق کرد 2011 بە بڕی 170 بۆ کورد ئەزان دەگرێن 12 دەگرێن 15 وەکوێ 170 موازنەی عراقی تەواو بوو کە ئێمە ئەو پرۆژەیە سامان تەخمین کرد بە ئەسەری ڕەجعیلەیەکێکش حساب بکری بڕی 2 ملیاری دەویست موافقەی حکوومەتی دەویست مەبدەئیان لە پاش خوێندنەوەی یەکەم سەردانی مالیکیمان کرد 8 کەس بوون وەکو لە شوێنێشتر باسم کردووە ئەو برادرەی نوێنەری گۆڕان لە لژنەی ئەلموناسایش لەوێن دەرنەبوو بۆیە بەدحاڵی و لێرەدا دروست بوو
وتي من موافقم لەسەر ئەو مەبلەغە لەگەر وەزارەتی مالی قسە بکەین گەڕاینەوە قسەمان لەگەر برادران کردمان شتێکی وەیە بۆ قانون دووەم هاتی نەژرەوە کە خوێندراوە شتێکەیە پرۆژەکەی گۆڕان مقتەرحەکەی دیارە نووسراوی شەو ئێمە لێوێن دەربووینەوە کەس ناتوانێت حاشا لەوە بکە دەڵێن لەسەر بابەت یەسە یەکەم شتێکمان کردووە ینی یەکەم جارەوە باسی بکەین تەنها کورد قازانجی کردووە ئەفسەری بەپلەی لیوا لە هەموو عێراقدا 4 لیوا ماوە ئەویتر هەمووی تەرفیع کردووە تەنها ڕەنگە لە هەولێر سلێمانی 16 لیوا هەبێ نەبوو بن بە فەریق لە هەولێر ئەبەوەی زیاتر یعنی یەک شاری کورد بەقەد هەموو عێراق لیوای تێدا هەیە نەبوون بە فەریق ئەو مادەمان ڕواند ئەو کورد قازانجی کرد دوو تەسهیە و شەهید و ماندی بوون و هی پۆلیس بە نەزەری ئەتیبار وەرگیراوە دوو کە ڕادبەکە لەسەر ئەساسی ڕادبەی ئەسلی بنەرەتی زیاد کرا یەکسەر ئۆتۆماتیکیان شملی ئەو پۆلیسە خانمی شەنی دەکا کە 5 ساڵ پێشەڕۆخانەی بەس مساعدە بکە کە دەڵێن لەسەر موازنەیە ئێمە دەڵێن بودجەکە ئەو پارەی کە دێ لەسەر بودجەی هەرێم بێ ڕۆژی 3 هەفت وەکیل وەزیری مالیە بەڕێوەبەری گشتی موازنەی عێراقی نوێنەری وەزارەتی ناوەخۆ نوێنەری هەیئەی تەقاعودی وەتانی ئامادە بوون لەسەرەوە ڕێککەوتن ئەو پارەی چۆن دەدرێ وتی ئێمە پارەکە دەکەی کوردستانی شمل دەکاتن چووکە ئەگەر هەر برە پارێک دێ پارە لە شێ کاک محەممەد لە سێ شوێن دێ یەک یان میزانی تەکمیلی یان پارەی تەواڕی یان ئەو داهاتەی کە لە نەوت زیاد دەبێ دێتن ئەوان وتیان تۆ عیلاقەتان نەبێ ئێمە چۆن دەین پارەکە دێنین ئەر پارێک دێت گریمان داماننا بودجەی عێراق تۆ بە $1000 تەخمینکە $1000 تەخمینکە لە 2011 بڕێ $1000 ئێمە لەو $1000 770مان هەیە وەنا لێرە بەتحاڵی بن کاکە محەممەد ئەلێرەیە کە 500 دیناری تریش دێ $500 تریش دێ لەو $500 تۆ 170 دەکەت هەیە دەکەواتە لە میزانی عێراقی دێتن بەڵام هەرێم دەیدا دێتە سەر حسەی ئێمە خوا نەخواستە حاڵەتێکی تاری لە کوردستان ڕوویدا بە ئێمە پارەیەک وەردەگرین دکتۆر محەممەدی ینی ئەو پارەیە لە عێراق دێ بەس نزبەی کوردی تێدایە لە کوردستاندا خلافەکە لێرەداچی ئەوان خاڵەکە بەو نەوعی خوارەوەیە ئێمە کێشەکەمان لەسەر ئەوە دروست بوو لە کۆبوونەوەی 3 هەفتیش هەر برادەکەین لیستی گۆڕان لەو کۆبوونەوە ئاگدار نەبوو دەڵێ ئەوە مادەکەیە ئضافەی مقترحی برادرانی گۆڕان بعربيكي لتسري هذه الأحكام هذا القانون على قوى الأمن الداخلي في أقل خزم على أن تصرف رواتب مستحقاتهم في ميزانية الأقليم زابراي بالرئيس من ضمن أقليم ميزانية هي أو باري لها ولا لكردستان هي لكردستان ده هي تولى ولا دي أوكي دي ضلين دي بلام أجر بارك لبغدادي تو باس لو ناكي باري هريمي كردستان بو بهادر دروا أي بريزد بو هو اللي سرساوي هاتني بارك وشكين كاسمانيا ما كاك شغل طابع مازال دمز باتواكم بخبي بوش كان أو بارك تليفون استاكا خلافك للسر خلافك زي شو أنا بتحالبونك لسر بابتك أو برادرة ايوه فعلا بتحالبوني مالين خلاف بريس أتو أو تسويقي إعلامي بودكن من ببرادركي جوران دريم هذالكي إيوه لكوبونوكا كجر لوين دربه أو تفصيل بقوم لقى أوسي غنيمة راستي بيرم لقى أوسي غنيمة بهذا معك لبروي دوشت هي لا يا سادانا أنا يا سادانا ذبي هل يا ساق دعني راستي بيا ساق بريك عام به نبي تسشيكاته أو يجلى مسألة أساسية كان لبروي يا ساد تسكدوا زور توشي هلا أبي دبي زوزو يا ساب قوري أو يجلى مسألة دوم أو يا أجر من لو لا وردكاري او راسي من لو ليجنني من برا ولا من لو وردكاري كناس انا برام اجر بيتو او بارا زياد كردني موسى بيتو بو هيزكاني عراق لا ميزانيه باش او سطح حفظه درسي بو كردستان لو ميزانيه بي كردستان يكفي او سطح حفظه برام اجر هاتوا الميزانيه شي كبيتو بو اوان تكميلي بي لو ميزانية تكميلي بالله بهمان شو ده بابو كردستاني ميزانية تواب أو دم أب ميزانية تواب أوي لو يدي ده بابو كردستاني لو ميزانية راستي تبيه هاش باش دكتور برسيارك ئێوە دایم بەوە تاوانبار دەکرێن بە تایبەت لەلایەن هەردوو پارتەکەوە کە ئەتانەوێت مرکزیت بگەڕێنەوە بۆ عێراق هەرچیەکتانەوێت دەڵێن بە لە مرکزەوە بێت یعنی
هەتا کێشەکانی سلێمانیشە تاویست دوسێ مەسلەی جددی هەیە لێرە کە ئێمە باسی ئەو شتانە دەکەین مەسەرە نییە مرکزیت لێرە ئێمە بیگەڕێنەوە ئێرە من بە قەناعەتی بم چەند ئێمە بتوانین من بەخۆم سەرۆکی لێژنەی هەرێم و پارێزگاکانم دژی مرکزیەتم دەمەوێت زیاتر ئێمە لا مرکزیت بەکاربێنی هەتا بەنسبەت دەسەڵاتی پارێزگاکانیشەوە بەڵام لێرە چەند مەسلەیەکی جددی هەیە مەسەلە مەکاسبێک بێت لە عێراق بۆ هەر کەسێک بێت بۆ نەخۆش بێت بۆ ئینسانێکی فەقیر بێت یا بۆ فەقیر و هەژار بێ یان بۆ بەنسبەت هەر کەسێکەوە من دەمێ ئەو مەکاسیبە بۆ خەڵکی ئێرش بێ بۆ کوردستانیش بێ نەک حەسری کەم بیدەمە سەرویستی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا ئەیکایان نایکە ئەو یەک لە مەسەلەکانە نەوەک موجودی ئێمە مبەڕیری نییە لە بەغدا ڕاستی ئەگەر هەر برین ئێمە بۆ مادەی 140 و ناوچە دابراوەکان لەبەرەوە مشارەکەکەن لە قانوندانان بۆ هەموو عێراقا هەری ئیسیفادێک بە خەڵکی عێراق بگات دەبێت بە هەمان کاتچی بەشە بە خەڵکی کوردستانی بکە ئەو یەک لە مەسەلەکان دۆ مەسەلەیەوم ئەگەرێتەوە سەر مەسەلە ئەساسیەکانی دیکەی ئایا ئێمە چەند لە حکوومەتی هەرێم یا دەسەڵاتی هەرێم چەند ئیسیجابەی هەیە بۆ حەلکردنی مشکلەکانی ناوخۆمان بە شێوەیە کە بە تەفاهم بێ بەوەی کە احترام یەکتر بێ بەوەی سیستم دروستکردنی سیستمێک بێ بۆ حەلکردنی مەشاکلەکان بۆەوەی کە ڕاستی دەوڵەتی مؤسساتی هەبێت لە کوردستانە کە ئەو شتانە ناکرێت ئێمە مەجبورین باسیکەین ڕاستی بەبێ شەرمیش باسیەکەین ئەزانی بۆ مەسەلاوە نیە گەڕانەوەی دەسە مەسەلە ئەوەیە ئێمە دەمانەوێت سیستم هەبێت لە کوردستانە دروستکردنی ئەو سیستەمە ئەزانم بە یارمەتی عێراق نابێ لەبەرەوە حکوومەتی عێراقیش ئەو حکوومەتی فدرالی هەمان شێوە گەندەلی لێیە هەمان شێوە بێ سیستەمی لێیە ڕاستی مشکلی عێراق ئەوەیە کە وەکو لە بیدایەتە باسم کردتم یەکگرتنەوەی مەسلحەتی کتلەکانە نەک ئەجەندای خەڵکی عێراق ئەجەندای خەڵکی عێراق وجودی نییە لە بەغایە ڕاستی جارجارە ئەوڕژێت ئەوەش ئەکەوێتە تەسویقی ئەعلامیەوە ئەکەوێتەوە سەر شعاراتەوە لەبەر ئەوەی ئێمە ئەگەر هاتوو پێشێلکردنی مافی مرۆڤ لە کوردستان من لە هەرجەیەک بێ شەرمی ناکەم باسیکە ئەگەر هاتوو غەسبکردن دژی داعەدالەتی بێ ڕاستی من باسیەکەم لە هەرجەیەک بێ دژی فەساد من لە هەرجەیەک بێ شەرم ناکەم باسیەکەم لەبەر ئەوەی مەسەلا ئەوەی من دەمەوێت ئەو دەسەڵاتە ئەوە بکەم من دەمەوێت سیستەمێک دروست بکەم ئەگەر ئەو دەسەڵاتە ئامادەکاریتیان نەبێ بۆ دروستکردنی سیستەمێک معنای وایە دروست یعنی معنای وایە نوێنەراتی خەڵک ناکە با خەڵکیش دەنجی پێدا بێ بە قەناعەتی بخەنەک ئەوەیە مەسەلەکە لێرە ئایا ئەسێتە ئەوێ یان ناتێتاوێ ئێمە ئەگەر هاتو بێت و لە ناو خۆمانە بتوانین ئەو شتانە هەرکەی ڕاستێتە بەغدا بەڵام فەرموو کاک بەختیار لەمەی کە ئەیبینین یعنی ئایا ئەمە تەنها دژایەتیکردنێکی پارتی و یەکێتیە کە ئەوە یعنی بۆ نمونە لەسەر مەسلەی هێزەکانی ناوخۆ هێزەکانی وەزارەتی ناوخۆ بۆ ئەمەی لێکەوتەوە یعنی ئەم بەس گرنگەوە بوو کە دژایەتی ئەو ڕە بکەن کە یەکێتی پارتی هەیەیان بوو یاخود ئێستا وەک باسییان کرد لە یەک نزیکن لە ڕەکان ینی خلافێک مازانی سروەخان دەبێت ئێمە شتێکی حەقەت بە خەڵکی کوردستان بڵێن بەڕاستی لەوەتەی لە 25 تەموزی 2000 ببڕەخشە من یەک قساکەم یەک قسە بێ بە ئەگەم پێم بڕی ئەزانی بۆ مشکلەی ئێمە چیە مشکلەی بێمتمانەیە مەسەلەی حقوقی ئەوە مافی زندانە سیاسیەکان مافی شەهیدان لە عێراق و لێرە لە قانون هەیە لە عێراقا لێرە تەطبیق ناکرێت مەسەلەی زندانە سیاسیەکانە ئەو بێمتمانەیە بەڕاستی ئەو سوء تەفاهمەش دروستە من دەمەوێت شتێک وردکەینەوە زیاتر یعنی بۆی کە بینەری خۆشەویست تێبگات لێمان بەڕاستی لە 25 تەموزی 2009 کە ئۆپۆزیسیۆنێک هاتۆتە ئاراوە چەندێک ئەم ئۆپۆزیسیۆنە جددیە لە بەکارهێنانی چەمکی ئۆپۆزیسیۆن لە نەزەریەکە بیکە بە عملی ئەمان بابەتێکی ترە دەکرێت زۆر من خلافم هەبێ و ملاحەزات و تێبینیم هەبێ لەسەر ئەدای ئۆپۆزیسیۆن یعنی بەسیترین نمونە فەرموو یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی دوو تیاری بەهێزن لە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان بەڵام لە بەغا تا ئێستا تا ئەم دەقەمانەوە لە لیستی ئیتلافە کوردستانەکان تەسەورەکەم ئەمە جۆرێکە لەوەی کە ئەوانش پێویستە ئیعادە نەزەر لە خۆیانکەنەوە خاڵێکە زۆر مهمە ئێمە بەتەکید یا ئەبێ لە هەرێمی کوردستان چۆن تەعاملەکەن لە هەرێمی کوردستان دەبێ هەمان تەعاملیان لە بەغا بێ بە نمونە ئەڵێم ئێمە تاوەکو ئۆپۆزیسیۆنێکی جددی لە پەرلەمانی کوردستان نەبێ کاکەشوان نەمانەزانی بەڕاستی بۆ جێ هەرێمی کوردستان و زۆربەی ئەو گەندەڵی و ناشەفافێت و نەعەدالەت و زوڵم و غەدری لە خەڵکی کوردستان کراوە لە حکومڕانی ڕابردووە نەمانەزانی خۆشبەختانە توانراوە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان جێگاجێگەی دەستخۆشانەیە بەڵام بەشێکی دەگەڕێتەوە بۆ فشارەکانی ئۆپۆزیسیۆن دەبێت دەسەڵاتی خۆش بێت
بێت ئەمە حقەتێکە حکوومەتی کاری کردووە ئیشی کردو پرۆژه هەبوو بەڵام ئۆپۆزیسیۆنێکی جددی لە ناو پەرلەمانە هەبوو ئەم هەنگاوەش گوازراوەتەوە بۆ بەغا من دەمەوێت بە دێڕێک بڵێم ئەم هەنگاوە گەڕاوەتەوە بەغا لە بەغاش ئێمە ئەگەر ئەم برادرانی گۆڕان یا کۆمەڵ یەگرتو حتا کاکشوانش بۆ خۆی ئینسانێکی کوردە و خەڵکی کوردستان دەنگی پیا با پارتی بێ بایەکێتی بێ هەستی بۆ کردو خەدرەکەی هێتە سەرخەت بەڵام کە هاتنە سەرخەتی ئەوان جدێتێکی تایە هی ئەم زۆر جدی تایە بەڵام کە دەگاتە سەرۆکی کوتلەکەی هەموو شتەکان لە ژێر جەوەر عبایە کۆتایی پێدێت بەڵام ئەوان سوورە بن لەسەری بۆ داخوازیەکە سپاس کاتم نەما کاکشوان مەسلەی قانونی غاز و نەوت لە بەغدا کەی مناقەشاکرێت لە ئەنجومەنی نوێنەران کەی کۆتایی پێدێ بۆ ئەوەی کێشەکانی هەرێمی کوردستانی بحقەتەوە سەنا ئەو مۆزوع منیش هەر بۆ وەکو ئەو بە ئەمانە تۆ دەڵێم من لەو لژنەی نەوت و غازدانیم بەڵام یەکەم جار بینمە بەیاننامەیەکیان خوێندەوە ینی محاولێکی زیدی هەیە پرۆژە یاسایەکە خوێندنەوەی بۆ کراوە هەوڵدراوە کەڕەتی دۆم دەخێتە بەدەستیان دامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەوەی سەرسەرز و تێبینیەکان و لەگەر هێندێک خەڵکی فەنی بابەتە ئەو پرۆژە یاسای سێ تعدیلی لە حکومەت تا ئێستا بۆ کراوە سێم تعدیلیتی دەچی و دەگەڕێتەوە تعدیلاتی بۆ دەکرێت لەو ماوەی نزیک لەو پرۆژانەی کە هەن ڕەنگە لەو ماوەی کورتەدا جێبەجێ زۆر سپاس بەو یاسایە کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا چارەسەر دەبێت سەبارەت بە نەوت و غاز حتمما دەبێت ئەگەر یاسا دەربچێت لە هەرێمی لە بەغا یاسای نەوت و غاز دەبێت یاسایەک بێت کە هەمومان متفق بین لەسەری ئەوەش دەبێت بێتەوە هۆی چارەسەرکردنی هەموو ئیشکالیاتێک حتا لە عقدە نەفتەکانیشە من زۆر ناومێدم لە هەموو کێشە گرفتەکانمان لە بەغا چارەسەر کێچووکە بەغا بۆ خۆی حکوومەتێکی داوەشاوە هەڵوەشاوە من پێم وایە بەرەو تەقسیمێکی سەرەکی شیعە و سونە کوردە چێ و باشترین بەڵگەش دوێنێ گیری یەکەمی سەر و کۆماری ئیسلامی ئێران گەیشتە بەغدا بەڵام بەداخەوە نەمالیکی نە هاوکارەکانێکەوە کوردن هیچ ئامادە نەبوون باس لە ملاحەزاتی ئەو تێبینی ئەو تۆبارانە بکەن کە کۆماری ئیسلامی ئێرانی لە هەرێمی کوردستان دەکات و خۆیانکەم بەخاوانی سپاس کاک بەختیار زۆر سوپاسی ئامادەبوونتانەکەم لە ستۆدیۆکانمان لە هەولێر زۆر سپاس بینەرانی ئازیز سپاس بۆ ئێوەش تا گفتوگویەکی تر خواتان لەگەڵ